لە سەرەتای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن وەکو ئەنجومەنی سێتوان و ئەندامان و دۆستانی خۆمان بەردەوام خەریکی هەڵواسینی ئەو لافیتە و پۆستەر نەبووین لەناو خەڵکا لە ڕۆژی 12 دەنگێکی باش بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی تا ئەو کاندیدە دڵسۆزانە زیاتر بتوان خزمەتی گەل و نیشتیمانە بکەن کە چەند ساڵە ئەوەی کە هەوڵەدا بۆ چینی چەوسا و پرۆلیتار و هەژار کە دەرکەوت وا نەبوو ئینشاڵڵا کۆمەڵی ئیسلامی توانێت ئەو خەباتە ڕێک و پێک و جوانە بکات. من ئەوە بە هاوڵاتیان دەڵێم ئەوان خاوەنی دەنگێکن، دەنگێکی سادەیان نییە، بەڵکو دەنگێکی قورس و مەحەکیان هەیە. ئەو دەنگەی ئەوان دەتوانێت لە ڕۆژی 12 بیکەنە تۆڵەسەندنەوەی 4 ساڵی ڕابردوو کە ئەو گلێ و گازندانیان کە لە 4 ساڵی ڕابردووە هەب. بەڵێ ئێمە چینە ناو ئەو خەڵکەوە ئەوە مەرحەبایانەکەین و لەگەڵیانە ئەوەستین و کاندیدەکان ئەناسێنین بە ئەو کارت و بیزنس کارتانەی لامانە و هەروە پۆستکارتەکانیان بە شێوەیە کە ئاشنایانەکەین بە کاندیدەکانی کۆمەڵ و بە بەرنامەی لیستی کۆمەڵ.